ئەگەر ئازار زیاتر بوو لە قەبارەی ناخ بیدەمەکێ، ئەگەر فرمێسک زۆرتر بوو لە ڕووبەری چاو بیخەمە کوێ، گەر هەناسە خێراتر بوو لە ڕۆشتنت چۆن ڕایگرم، ئەگەر خەفەت پڕستر بوو لە هێزی شان چۆن دایگرم، ئەگەر خۆشی ڕەشتر بوو لە بینایی شەو چۆن بیبینم، ئەگەر خەون تا لای تۆ هەڵی نەگرتم چۆن تێیپەڕێنم، گەر ئیرادە تەنکتر بوو لە بەرگی ئاو چۆن بیدڕم، ئەگەر مردن تۆ بفرۆشێتەوە بە ژیان چۆن بیکڕم، ئەگەر بەخت تونتر لە فەقیانەکەی تۆ گرێدرا بوو بیدەمە کێ بیکاتەوە، گەر بێدایکی کردمی بە مناڵێکی گرینۆک چی بکەم تا خوا بیباتەوە. ئەڵێ هەنگوێنی لە دارا دروستکردن، ئەڵێ هەنگوێن لە دارا دروست ئەکا، ئەوەندە شانەی لە پێستی ڕوخساریدا چنیوە جوانی، ئەڵێ منی بەدەم ڕەشەباوە گرتووە، ئەوەنەی ڕاتەکاندوم لەبەر یەک هەڵی وەشاندوم داخوربان، ئەڵێ بە خانوەکەلاوەکانی نیشتیمان تێگەیشتووە، هەرچی قوڕی خەستی خۆیەتی گرتوێتیەوە بۆ سەری من داڕمان، هاتوو پارچەیەکی لە دڵم کردەوە و بردی، ئیتر نەیپرسی مرۆڤ چۆن لەت بکرێ ئەتوانێ بژی، مردن هەتا گەورەتر ئەبم زیاتر بەدوایە ئەگریم، چونکە لە هەر تەمەنێکە جێ هێشتی هێشتا هەرزووە دانیک. بەڕێزان ئەم بەشەیە هەر قەسیدەی دایکە لە بەردەم بڵاوکردنەوەیە تا ئێستا بۆ نەکراوەتەوە بۆتان خوێنمەوە، لە چەند شوێنێکە تەکنیکێکی بەختیار عەلی قەسیدەی عیشقی بەختیار عەلیم بەکارهێناوە بێگومان بەگەڕانەوە بۆ خۆی و بەزانینی خۆی، لە کاتی ئەوانەی کەوا شارەزای قەسیدەکانی بەختیار عەلیم کاتێک گەیشتم بە ئەو شوێنە خۆتان ئەزانن لەکوێیە. هۆ دایەکیان قەسیدەکە بە ناوی خەتمی فرمێسک. هۆ دایەکیان ئەزانی چی بۆ نایێت پێکەوە پەیمانێ ببەستین، بۆ ئەم مانگی ڕەمەزانەی لە پێشمانە پێکەوە خواپەرستیکەین، تۆ ژنانەیت و هەورێکە و کڵاوەکەی سەرت بەسە، سەرپۆشە سوێکەت بۆ من باوەک نیقاب بیدەم بەسەر بەختی ڕەشمان، گرنگ نییە لە ژێرەوە ڕەشیش بێت هەر وەکو ڕەش و خۆ بەڕواڵەتیش پێسپیە، بە چەشنی پرسی تۆ ئازار یەک پارچەت دەچێتەوە سەر ئەجناسی سفیدی پەڕی قوو، تۆ فریشتەیت و کراسەکە و هێلەکەکەی بەرت بەسە، کەوا سەوزە ناولانەکەت بدە بە من، بابی کەمەبەری حەیای ڕووتی گوناحەکانم و ئەوەندە بەدەست ئەم هەموو ڕەشەبانێرانەی پاییزەوە هەڵنەلەرزن، تۆ هەر بۆ خۆت ئێستا جەنەتولمەئوایت و پێویستت بە ئەستەغفیرەڵڵا نەماوە، من بۆ تەراویحی ئەم ساڵ بۆ پاکبوونەوە لە تاوان لە عیشاوە هەتا پاشێ و لە باوەش تا ڕاکشێم و تێرتێرەگریم، تۆش بە تەسبیحەکەی دەستت، تۆش بە تەسبیحەکەی منت دەنەک دەنەک فرمێسکەکانم بژمێرە و بیان خەلاوە، کە گەشتمە 101 تنۆک ڕێک دەگەڕێینەوە سەرەتا و دیسان دەست پێ ئەەکەینەوە، من ئەگریم و فرمێسکدا ئەبارێنم، تۆش بە تەسبیحەکەی دەستت تنۆک تنۆک خەتمیکە تا کۆتایی دێت، دیسان دەست پێ ئەەکەینەوە. ئەم خەتمە زۆری ماوەدایەکیان
زۆر قەرزاری ئەم جۆرە لە خواپەرستیم. آخر من ئەوەندە گوناهبار و زەندیقم، یەک خول تەسبیح دادم نادا و یەک ختم تەکبیری یەزدان نامگەێنێ بە دەستوری جەنەت المەوای ژێری پێت. تۆ مردیت و ئیتر من بەم ختمی نزا و گریانەوە، تۆ مردیت و ئیتر من بەم هەموو پشتە کۆڵی تاوانەوە، تۆ مردیت و ئیتر من بەم هەموو خشوع و زیکری بەردەم یەزدانەوە، تۆ مردیت و من وەک بەختیارێکی بێبەخت لە چاوەڕوانی هاتنەوە تەسبیحەکەت هەڵدەگرم و ختمی بەختەوەری ئەەکەم. کە دەگەمە سەر سەبوویەک دەنک بەخت ئەوەرێ و پەنجە هەمووی هەڵ ئەوەرێ و پەت ئەبچڕێ و قەزوان یەک یەکە ورد ئەبێ و زیکر بەتاڵ ئەبێتەوە و تەسبیح لە دەستم ئەکەوێ و ختم ئەرشێ و بەرماڵ ئەدڕێ و دڵ وەک ئەسفەلە سافلین گڕ ئەگرێت و ئیمان وەکو ڕووی زەردەپەڕ کز ئەبێ و تاعەتی تر کوڵ نابێ و منیش ئیتر دڵخۆش نابم و قەت ناگەم بە بەختەوەری. ئەی ناپرسی دوای مردنت بۆچی بەخت هەمیشە لای من وەریوە، ئەی ناپرسی دوای مردنت بۆچی بەخت هەمیشە لای من وەریوە، ئەی نابینی دوای مردنت ڕەنگی زەردی ئەم ئاگرە. چەند پەڕێوە تۆ مردیت و خۆشی مرد و من مامەوە و گریان نەمرد، تۆ مردیت و چاکە مرد و من مامەوە و تاوان نەمرد، تۆ مردیت و زیکر ئەژی و من ئەمرم و تەقوا نامرێ، تۆ مردیت و نوێژ ئەمێنێ و من ئەمرم و ئیمان نامرێ، تۆ مردیت و بەرماڵ ئەژی و من ئەمرم و قیبلە نامرێ، تۆ مردیت و گوناح ئەمرێ و من ئەمرم و خوا نامرێ، تۆ مردیت و من ئەمرم و گوناح ئەمرێ و تاوان ئەمرێ و حوسن ئەمرێ و بەخت ئەمرێ و شعر ئەمرێ و ختم ئەمرێ و زیکر و گریان کۆتایی دێ، تۆ مردیت و من ئەمرم و مرۆڤایەتی لەبەی ئەچێ و جادووی بەردەم نهێنیە گەورەکەی مردن ناکرێتەوە. پرسیارە گەورەکەی بەردەم ژیان و هاتن هەڵنایەتەوە و گەرم خۆی نوێ ئەکاتەوە و جۆیەکی دی زیندەوەری سەرەتایی دێ و کەچی هێشتا من فرمێسکی ترم پێیە بۆ ختم لە دەستپێکی سنگتانم بۆ مردن ئامادە نیم و شیکاری بۆ مردن هەیە، شیکاری بۆ مردن هەیەم بە جەبری جەبەروتی مەرگ کۆتایی پێ نەهێناوە و هێشتا زەخیرەی تەواوم بۆ قیامەتی ئەم ماتەمە هەڵ نەخستووە، بۆ قیامەتی ئەم ماتەمە نەخستووە، پێشەبەرەی گوناحم پڕە بۆ دۆزەخ، هێشتا لە سەرەتای تەقوادام دواوشەی شایەتمانم نەوتووە، تۆ دێیتەوە و ختمێترم پێ ئەەکەیت و ئەمریتەوە، کەچی من هەر ئامادە نیم بە دواتا بێم لە خلودی خەڵەتی ئەم مردنەی تۆدا دواڕکاتم نەکردووە، هۆ دایە گیان تەسبیحەکەت بێنە و وەرە با لەسەر بەرماڵی خەڵەت لە خلودی پور تێبگەین و دیسان دەست پێ بکەینەوە، حکمی ئەم هەموو نهێنیە ختم بکەین و
پرسیارە شتی بکەینەوە هۆ دائێرە لەبەرەوەی کاتەکەی زۆر درەنگی کردووە دوا قسیدەتان بۆ ئەخوێنەوە بەناوی سەراب سەراب جامی شەرابی خستە سەر دڵم چ خوێنی تیابوو کرد تێجامەوە ئیتر خۆ نەیوت ئەم دڵەی چۆڵ کرد چی کرد و چی بەرچی پێدامەوە لە جیاتی جێژوان بەردمێ مەیخانە سەرمەستی کردم بە درۆی بەتاڵ بۆی بنیان نابووم لە کاسە و شیشە پێکی لێوی کۆشکی عەشقی پڕ ئەفسانە و خەیاڵ پێکی لێوی خۆی خستە سەر لێوم دڵی پڕ کردم لە ژەهد و سەراب دەمارم سڕ بوو کردیە بەستەڵەک وا لە جیاتی خوێن ئەسوڕێ شەراب کەژان خۆی خۆی پێگەیان هەر کەسێکی تر وایە دەبێ بکوشرا بوو لەناو ئەتوانم بڵێم ترکوداڵێکە کەژان خۆی پێگەیان لای لە با بڵێن شەقەی باڵی ئازادی لەناو با بڵێن چوارچێوەیەک یاخود تەژینێکی کەلتورێکی کۆمەڵایەتی پێچگە لە کەلتورێکی ئاینی خێزانی کە مەگەر بەست ئەوانەی نزیکە بزانە کەژاڵ چ مەعاناتێکا بکەن بەڵام کەژاڵ هەرمایە و ئێستش ئەو کەژاڵەیە کە ئەتوانم بڵێم ئەستێرەیەکە ئەمڕۆ جۆش و فرۆشی باڵێن شۆڕش چ ژنان چ پیاوان دای بە ئێمە دەستخۆشی لێکەم هەندێک بەڕێز گوڵیان هێناوە وەک دیاری بۆ خاتوو کەژاڵ سڵام مصطفى والله سنفكر وين بابينيكي جماعة